بەناوی خی گەورە میهرەبان سڵاوی خواتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویستی شاشە ڕەنگینەکەی پێم خۆشحاڵین کە لە شەوێکی تری مانگی ڕەمەزانی پیرۆز گەڕاوینەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنمێکی تری مانگی من لەگەڵ هاوکارانم کە ماندوونە ناسانە لەگەڵمانە خەریکن کۆمەڵک بابەت و تەوەرەمان بۆ ئامادە کردوون هیوادارین هەموویتان بەدڵ بێ خی گەورە ڕۆژوە عیبادەتی هەموو لایەک قبولکە و ئەم شەوانە بەخێر و خۆشی بکەینەوە. دەستخۆشبوونیان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە هاتینەوە خزمەتان لە خۆی گەورە دەپارڕینەوە کە تاعەت و ڕۆژووی هەموو لایەکمان قبول بێت ئەم مانگە پیرۆزە بێتە بەرەکەت و ڕەحمەت بۆ هەموو لایەکمان. ئازان و خۆشەویستان ئەم ڕۆژ ئەم شەیش کۆمەڵێک بڕگۆ بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تەورانەی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی گەنجان دەکەین لە پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و باز لەو دەکەین کە چۆن گرنگە گەنجان کاتەکانیان ڕێکخەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و بەدەر لە مانگی پیرۆزی ڕەمەزان و باز لەوش دەکەین ئاشنابوونی گەنجان بە پەروەردەی ئیسلامی تا چەند کاریگەری دەبێت لەسەر خودی خۆیان و لەسەر کۆمەلگا بۆچی لەم کۆمەلگای ئێستا و لەم جیهانی ئێستادا گەنجان کەمتر سەرقاڵن بە بابەتی ئیسلامیەکان بە پەروەردەی ئیسلامیەکان بە فێربوون بۆ قورئانی پیرۆز ئەمانە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و چی قازانج دەکەن لەوەی کە زیاتر ئاشنا بن بە پەروەردەیەکی ئیسلامی و بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و زیاتر جۆش و خۆش بدەن بە فێربوون لە قورئانی پیرۆزدا. بڵێ تۆری دۆمان لەسەر خۆ ئامادەکردنە بۆ شەوانی پیرۆزی قەدر کە وەک دەزانین خەریکە لە کۆتایی مانگی ڕەمەزان نزیک دەبینەوە و کۆمەڵک شەومان لە پێشە کە دەشەوەکەی ئەخیری مانگی ڕەمەزانە خێر و ئەجرێک پاداشتێکی زۆر گەورەی هەیە بۆیە بە گرنگمانزانی کە لە ئێستاوە بتوانین خۆمانی بۆ ئامادە بکەین لەگەڵ مامۆستایەک لێرە باز لەوە دەکەین کە چۆن پێشوازی لەو شەوانە بکەین و چ پەرستشێک لەو شەوانەیە ئەنجام بدەین بتوانین بیقۆزینەوە بۆ ئەوەی زۆرترین عیبادەتی تێدا بکەین و ئەو شەوانەمان لە دەست نەچێت و بە خواپەرستی و بە نوێشکردن و عیبادەت پڕی بکەینەوە. وەڵازان دەچینە لای ناوڕێک و دواتە درێژە دەدەین بە بابەتەکانی ئەم شۆمان. بەڵازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە گەنجان چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کاتەکانیان ڕێبخەن تا چەند گرنگە سەرقاڵن بە عیبادەت و بە پەرستش و بە فێربوون بۆ قورئانی پیرۆزەوە بە تایبەتی تر دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان کە زۆر گرنگە هەموو مسلمانان زیاتر کاتەکانیان و هەموو کاتەکانیان تەرخام بکەن بە عیبادەت و پەرستش. لەو تەورەیەماندا باز لەوەش دەکەین کە گەنجان چ ڕۆڵێکیان دەبێت لەوەی کە زیاتر ئاشنا بن بە پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وچی سوودێک و قازانجێکیان دەبێت کە خۆیان قوڵ بکەنەوە لە بابەتە ئیسلامیەکان لە پەروەردەی ئیسلامی لە فێربوون لە قورئانی پیرۆز و ئاشنابوون بە فەرمودەکانی ئازیزمان صلی الله علیه وسلم. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ڕۆژگار تۆفیق مامۆستا لە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە لە سێ سادە. مامۆستا یان زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. زۆر مەمنون بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانان جیهانەکەم لە پای کارمەندانی تۆڕ میدیای کۆمەڵ و کەناڵ ئاسمانی پەیام کە ماندوونە ناسانە و خۆنویستانە بەردەوام لە مانگە پیرۆزەیە لە هەوڵی زیاتر ئاشناکردنی جوان نیشانانی مانگی پیرۆزی ڕەمەزان بە هەموو هەوڵاتیە. سپاسی ئێوەشەکەین کە لە سێ سادقەوە هاتوون زۆر خۆشحاڵین کە ئەم شەوتوانیتان لێرە ئامادە بن بەم کاتە. زۆر مەمنون. زەحمەتان کێشا. مامۆستا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دەزانین کە هەمومان گەنجین دەزانین کۆمەلگای ئێستا چی دەگوزارێت و لەم کۆمەلگای ئێستادا بەهۆی ئەو فەزاکراوەیەوە بەهۆی ئەو تەکنۆلۆژیایە و سۆشیال میدیا و بابەتانی کە هەن لەوانەیە گەنجانێکی زۆر دوورکەوتنەوە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە پەروەردەی ئیسلامیەکان چی بکرێت بۆی کە گەنجان ئاشنا بکرێنەوە زیاتر ئاش بکرێنەوە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام و زیاتر قوڵ ببنەوە لەسەر بابەتی ئیسلامیەکان. بەڵێ وەک لە هەممان ئاشکرایە کە سۆشیال میدیا بۆ بە بەشێکی سەرەکی ژیانمان کە ناتوانین بە تەواوەتی لێیدا ببڕن بەڵام بەڕاستی مانگی ڕەمەزان بێ مانگێک بێت بە دەرفەتێک بۆمان کە لانی کەم لە ساڵ 50 لە ساڵ 70 بتوانین کە بەکاردانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان کەم بکەینەوە. ئەمەش هەم قازانجی دنیا هەم لە قازانجی ئاخرەتیشمان نابێ ئینشاءڵڵا. ئێمەکو گەنجان زین زۆری نەمان سەرقاڵی مۆبایل و ئینتەرنێت و نابین ڕۆژانە لەوانە بە چەندین کاتژمێر لەوانەیە سەرف بکەین کە لەوانەیە هەنێکیشان بەداخەوە لە بەکارهێنانی نەشیاو بێ کە هیچ ئیستیفادەیەکی نە دنیا و نە دوا
ڕۆژی لێ بکە بۆیە گەنجان باشترەکە خوان بە شتانێکەوە سەرقاڵ بکەن مانگی پیرۆزی ڕەمەزان بە دەرفەت و هەلێک بزانن کە خۆیان لەو ژەهری سوشیال میدیایە لانی کەم کەمی بکەن وەرەکو ناتوانین خۆمان لێ ڕزگار بکەین هەرچەند سوشیال میدیا ژین چۆڵی لانی باش و خراپی هەیە ئەتوانین بە باشی بەکاری بهێنین کۆمەڵە گەنجێکمانێ بەرنامی جوانەکەن مەسەن لە کەناڵەکانی وەکو جەنابتانەوە کۆمەڵە بەرنامی جوان پێشکەشەکەن کۆمەڵە هەمویان گەنج نۆکۆ ئێمە لەوانە ئەسڵان مناڵتریش بن کۆمەڵە بەرنامی جوان پێشکەشەکەن بۆچی ئێمە نەتوانین سوود لە سوشیال میدیا ببینین بۆ ئەوەی کە بەلانی باشە بەکاری بهێنین مەسەلەن سەیرێکی ئەو بەرنامانە بکەین یاسان بەرنامانە بڵاو بکەینەوە لە بین هاوڕەکانمانە بۆ ئانی بنێرین تاوەکو ئانیش سوودێکی لە بینین. ڕۆژگاخان باس لە ڕۆڵی دەستگای نووری حکمە بکەین کە بەڕاستی مامۆستاکانی زۆرمان دوونە ناسانە لە هەموو شارە و شارۆچکەکان ئێستا لقیان هەیە و هەوڵ دەدەن کە خوێندکارەکانیان ئەو کەسانی کە سەردانیان دەکەن بەبێ جیاوازی فێری زانستەکانی قورئانیان بکەن فێری قورئان خوێندن و تەجوید و کۆمەڵە گوانی زۆر تایبەت کە لەوێ دەخوێنرێ ڕۆڵی سنتەری حکمە چییە لە کۆکردنەوەی گەنجدا وەک دەزانین هەموو تەمەنە جیاوازەکان ڕوو لەوێ دەکەن بەڵام ئەم ڕۆ بابەتەکەی ئێمە چونکە لەسەر گەنجە با باز لەو بکەین ڕۆڵی چی بووە لە کۆکردنەوەی ئەم گەنجانە و ئاشناکردنی قورئانی پیرۆز و ئاینی ئیسلام بە گەنجانی ئێمە بەڵاوکو ئاشکرایانی کۆمەڵگەی کورداویش بێبەش نەبووە لەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایی کە ڕوبەڕووی جیهان بۆتەوە کە مەژوەیە کردووە کە هەمووان بچینە دنیایەکی مەجازی و لە دنیا واقعیە نەمێنین کەتیایین بۆیە چۆنڵی سوشیال میدیا و کەناڵەکانی هەنێک لە کەناڵە ڕاگەانەکان کە بەداخەوە هێرشێکی زۆریان لەسەر گەنجانە چکە تەمەنی گەنجێتی قۆناغێکە لە نێوان دوو قۆناغی ناتوانایی و لاوازیە لە قۆناغی مناڵی کە قۆناغێکی بێتوانایی و لاوازی هەروە قۆناغی پیری کە قۆناغێکی دیسانەوە ئینسانە گەڕێتەوە بۆ سەرتاکەی کە بێ لاوازیە ئەو قۆناغی گەنجە زۆرترین تاقەیتە زۆرترین وزەیتە زۆرترین توانای فێربوون و شت فێربوونیە بۆیە دائیمەن ئەو کەسانی کانەوەی گەنج بەلاڕەیە برن یا یانەوەی کۆمەلگا بەلاڕەیە برن دەست بۆ کوێ بن دەست بۆ گەنجەکانە بن کە بەداخەوە لە کۆمەلگای ئەمەش بێبەش نەبووە لەوە کە بینیت چەنەها کەس کەسان هیچ نین گەورەکردن لە کەناڵەکانی سوشیال میدیا گەورە کاریگەریان هەیە لەسەر گەنجەکان بێگوان دەستگای ڕۆشنبیری نوێری حکمەژ و کۆزانوک و هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەلگای کورداواری کۆمەلگایەکی ڕاستەنکە گەڕێنەوە بۆ لای باپیرە سەلاحەدینمان کە شانازی ئومەتی ئیسلامیە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتیمان سەبارەت بووی کە کۆمەلگاکەمان بگەڕێنەوە سەر ڕەسەنایەتیەکەی خۆی کە ئینشاڵڵا هە لە دەستیشی نایەوە دامەزراوە و لە هەموو توان بڵم لە هەموو ناوچەکانی کوردستان لقی هەیە بە هەزارها خوێندکاری هەیە ئێستا ئەوە تا بینین ڕۆژانە فڵان تەلەبە الحەمدوللا قورئانی پیرۆز لەبەرەکە هەنێ خوێندکارمانێ زۆر مناڵن بەرنامەکانی هۆشبەخشیانەکەن لە دەستگاکانی ڕۆشنبیری نووری حکمە و هاوشێوەکانی کە ئەمەش گرنگی ئەوە دەرەخاکە ئێمە مەسەن وڵاتێکی ئیسلامین لە ساڵانەوە پێنج الحەمدوللا خەڵکەکەمان مسلمانە بۆچی بەلاڕەیە بچن بۆچی خەڵکەکەمان چۆنڵی دوور بکەوێتەوە لە بەها ئەخلاقی کۆمەڵایەتیەکان کە بەداخەوە دەستگای ڕۆشنبیری نووری حکمەش لەبەرەوە بەستە دامەزراوە الحەمدوللا بەرەبەرە ڕۆژانە مانگانە تەلبەکانیان ڕوو لە زیادبوونن ڕێژەی حافظ قورئانەکان ڕێژەی ئەوانی کە قیرائەت وەرئەگرن ڕێژیان زۆر لە زیادبوونە بوو مەبەستە دامەزراوە زۆر باشە مامۆستا ڕۆژگار ئەو بابەتە پەروەردەیانە چین لە دەستگای ڕۆشنبیری حکمە پێشکەش بە گەنجان دەکرێت وە لە چ تەمەنێکەوە ئێوە دەرسە پەروەردەیەکانتان پێشکەش بە گەنجان دەکەن بەڵێ وڵا ئێمە بۆ خۆمە کولیقی سێسەیە قسە بکەین الحەمدوللا کۆمەڵی ئێستا ئێمە کۆمەڵێکی جوان لە یەکی ابتیدایە هەمانە هەتا وەکو پۆلی 12 هەتا سەروتریش هەمانە کە الحەمدوللا کۆمەڵە مامۆستای ماندوونە ناسانە و خۆنویستانە بەردەوام لە هەوڵان کە ئەم گەنجانە چۆنڵی بیان گەڕنەوە بۆ ئاشنا بکەینەوە بە بەها ئیسلامیە بەرز بە نرخەکان ئەوەنج زیاتر ئەوانەکان قورئانی پیرۆزن جوانخوێنەی قورئانی پیرۆز و تەجوید کە زۆر ضرورە لە ئێستاە بەداخەوە ینی زۆرینەی خەڵکەکە قورئانی خوێنێتەوە بەڵام بە هەڵە ئیخوێنێتەوە کەمادە من ئیخوێنم بۆچی هەوڵی بۆ نێم کە بە جوانی فێر ببم لە کاتێکە ئێستا وسیلە زۆر ینی هەر هیچ نەبێ هیچ نەبێ لە ڕێگەی یوتیوبەکە توانی فێربی ئەگەر دەست بە نووری حکمە ناگا ئەگەر دەست بە شوێنێکی کە ناگا بۆچی هەوڵ نێم فێر بم کەواتە ئێمە زیاتر وەڵا قورئان تەجوید هەنێ بابەتی پەروەردەی و ئادابمانەیە هەنێ منهەجمانەیە کە لە تەمەنی دیاریکراوەکان بۆیان دیاریکراوە چەند مامۆستایەکی بەڕێز دایانن لە هەموو کوردستان ناتوان بڵم جاریوایی هەیە منهەجێکی دیاریکرا و تەواوەکرێ لە ماوەی ساڵێکە لە ماوەی چەند مانگێکا کە بووی دانرێ زۆر باشە ئێمە گەن چۆن بتوانین کاتەکانمان ڕێک بخەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەوی زۆرترین پەرچۆ عیبادەتی تیا بکەین و ئەم مانگە بقۆزینەوە بۆ باشتربوونمان واتە کاتەکانمان چۆن بەسەربەرین چۆن ڕێکی بخەین بۆ ئەوەی زۆرترین ئەجر و پاداشتمان پێ بکات
بەڵێ وڵا هەروکو ئەزانین هەمان علێ هەمان ئاشکرا الحەمدلله ینی فەزلی مانگی ڕەمەزان زۆر گەورەیە خوا گەورە لە نێوان 12 مانگا مانگێکی هەڵبژاردووە مانگی قورئانە دابەزین و قورئانە مانگی لەیلەتول القەدرە مانگی لێخۆشبوونمانە لە تاوانەکانمان ئینشاءڵڵا وەروە ڕۆژوو یاخود مانگی ڕەمەزان بێتە قەڵغان بۆ صاحبەکەی بۆ کەسی کە ڕۆژۆ کاگرێ کاتە فەزل گەورەی مانگی ڕەمەزان جیازی مانگی ڕەمەزان ئەبێ وا بکە کە ئێمە بینە مسلمانێکی باشتر ببینە مسلمانێکی تایبەتتر لە مانکانی کە جیازتر بین زیاتر کاتەکانی خۆمان بۆ پەرستش چۆنڵی تەرخام بکەین مەسەن یەکێک لەوانە لەو هۆکارانی کە گەنج ئێمە زۆر هەممان پێی مەشغوڵە بین بەداخۆتم سۆشیال میدیایە ئەگەر ڕۆژانە مەسەن پێشتر 2 ساعت کردوتە ئێستا هەوڵ بیکەم بکەیتەوە بۆ ساعاتێک ئەو ساعتە زیاتر بۆ دەورکردنەوەی ئەگەر حفزی قورئان هەبوو دەورکردنەوەی قورئانەکەت ئەگەر قورئان ناتوانانی فێربی بتوانانی ئەو مانگەم ئەم دەرفەتە لە دەست نیە چکە بەجددی هیچ کەس گرنگی ئەوە ناکە کە ئێمە ئەگەینە ڕەمەزانێکی کە و ئێمە جێگەی پرسیارەکە هەمیشە لە بیرمان بکەوێت ئێمە هەروە نهاتوونەتە سەر ئەم دنیاکەوە بین و بڕۆین و بخۆینەوە تاو بۆ تاقیکردنەوە هاتوین لەو تاقیکردنەوەشا بێگومان مانگی ڕەمەزان تاقیکردنەوەیکی گەورەترە کە ئێمە بتوانین بە دەرفەتێکی وەربگرین یعنی کە مانگی ڕەمەزانیەت زۆر گەنجەبینین بە دیار درامای ڕەمەزانەوە بە دیار وەکو سۆشیال میدیا یان یاری ئەلکترۆنیەکان یان کۆمەڵێک چوونە دەرەوە کافێ بە سەربردنی کات لە شوێنانێک کە ڕەنگە شایستە نەبن وە سوودی تەندروستی و هەم ئاینیش لە ڕێی ئاینی ئیسلامەوە گونجاو نەبێ ئەم گەنجانە کاتەکانیان لێ بەسەر دەبن بۆیە بە فیڕۆدانی ئەمانە ئەبێتە چی بۆ گەنج ینی چی دەکات لە گەنج چۆن کاتەکانی ڕێک بخا کە ڕوو نەکاتە ئەم بابەتانە وڵا جا ئەبێ ئێمە جارێ ئەسڵان لە مهمی ڕەمەزان و ڕۆژوو تێ بگەین چکە ناکرێم بڵم بە ڕۆژوم وتان نیوەڕۆ تا عسر بخەوم ئەسڵ نوێژی نیوەڕۆی هەر لە یاڕوە تا شەو درەنگێک ناخێ بە دیار پۆبجی و بە دیار سۆشیال میدیا و درامەکانەوە دانیشە دوێژ دیسانەوە لەوان نوێژی نیوەڕۆی خو نوێژ عسرێ فەوتێ و ینی تەنها برسێتی و تینوێتەکەی بۆ ئەمێنێتەوە بۆیە بێ گەنج خۆی ئەسڵن لە گرنگی مانگی ڕەمەزان ڕۆژەکە تێ بگات اینجا بتوانە هەوڵی بۆ بات زۆر باشە مامۆستا ڕۆژگار ئێوە لە دەستگای نوری حکمە گەنجانێک لەوانەیە هەبێت باڵین ئیمانێکی زۆر پتەی نەبێت یان بێوێ زیاتر حەز بکات زیاتر ئاشنا بێت بە ئاینی پیرۆزی ئیسلام بە بابەتە ئیسلامیەکان و بێوێت خوای گەورە هیدایەتی بات و زیاتر ئێوە ببنە مامۆستایان و پەروەردەیان بکەن باشترین ڕێگا و باشترین وەسیلە چی بووی کە گەنجانێک لە سەرەتایەوە تێبگەێنن لە پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لەو دەستگایەدا بەڵێ وڵا سەرتا ئەوەیە کە تون نەبی لەگەڵ هیچ مناڵێک مەسەلەن کێت ناکرێت تو یەکسەر پێ بڵێ لە چکەکە دەبێ ئەوای بەجلەکە دەبێ بۆ شێوازە بچکە مناڵ هەمان زانین عادەتی وایە کە شتێکە پێوت لە بەرچاوی چۆن شیرین ئەبێ کە پێ دووت نابی وا بکەی ئەو زیاتر حەزی لێ کات ڕەنگە دواتر هەر نەژێتەوە بۆ سنتەرەکە ڕاستەکەی زۆر کەسمان بینی بەداخۆ ینی لەوانەیە زۆریش مولتەزیم بوو بێ بەدینەوە بەڵام لە پڕێکا واز ئەهێنێ ینی لە پڕێکا واز ئەهێنێ ئەگەڕێتەوە ینی هەڵەگەڕێتەوە مەرجتان هەیە کە خوشکێکە گەل لە چکیشی نەبێ دەر لەگەڵتانە بێتە قوتابیەوە نەوەڵا مرج ینی هیچ مەرجنە بکە الحەمدلله تەلبەمان هەبووە هیچ محاجبانە وەسان سفور بووە جاریوا بە لەبەر حرمەتی شوێنەکە بەڕێزی شوێنەکە هات لە شتێکی ئەوەی ڕەمزی ئەیە بەس الحەمدلله ئێستا لەوانەیە جلبەرگی زۆر لێمە باشتر و گونجاوتریش بێ ئەویش شتەکە چییە ئەوەیە کە تۆ شتێکە شیرینی ئیمانەکە بخیتە دڵی ئەو مناڵەوە دڵی و گەنجەوە تەنها بە قسەی تونند و بە توندڕای لەگەڵیان بەجددی هاڵە ئاسنی ساردوکتی ئەوای لێت لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانە زۆر بەمان کار لەسەرواکەین کە نوێژی زیاتر بکەین تاعاتی زیاتر بکەین زیاتر فێر ببین دەستگای ڕۆشنبیری نوری حکمە لەوێ چی ئامادەکاریەکی کردوەی بەرنامە ڕێژێکی کردو بووی لە مانگی ڕەمەزاندا گەنجان لێ سوودمەند بن و بتوانن سوود لە مانگی ڕەمەزان ببینن واتە گۆڕانکاری کراوە لەسەر وانە پەروەردەیەکانتان لە مانگی پیرۆزی ڕۆڵ الحەمدلله وانە پەروەردەکان جگەل لەوەی هەر بەردەوامین لەگەڵ ئەوەی کە مەسەن مانگی ڕەمەزانی ئەزانی ئەمساڵ تەلەبە شەمی مەکتەبی هەبوومان و ئەو بن هەنێکیانیان و مامۆستابانین و ئەوانەی هەفتەی ڕۆژێک بوو مەسەلەن مانوی الله هەفتەی ڕۆژەکەینەوە سەعاتێ کاتێکەتان بۆ دواخین ئەوانە هەرچەند محالە کرا الحەمدلله وانەکان بەردەوام بوو بەڵام لەگەڵەوەشا منهەجێکمان هەیە منهەجەکە چۆنڵی تەمەنەکان جیاکراوەتەوە لە 9 ساڵ بۆ 14 ساڵ لە 14 ساڵ بۆ 18 ساڵ و منهەجی جیاوازەوە زەم لە هەموو لەقەکانی نوری حکمە بەکارهێنرێ ویشتیە مەسەن هەر ڕۆژەی ئەم مناڵە نوێژەکانی لە کاتی خۆی بکە وێنەیەک ڕەنەکە ئەو ڕۆژە کارێکی چاکەی کردبێ ئەینووسێت چەند لاپەڕە قورئانی خوێند بێ لە کۆتایی مەسەن پرسیارێکی تایە فەرمودەیەکی تایە بۆی ئەمە ئەوکو پرۆژێکی سەرتاسەری لە هاتووە الحەمدلله کە تایبەت بۆ مانگی ڕەمەزان بۆ هەموو خوێندکارانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە زۆر باشە ئێوە لەو دەستگایەدا چۆن کار لەسەرەوە دەکەن کە منداڵان بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانداوە دواتر گەنجان تێبگەێنن لە کاری بەخشین ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە پێویستە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و بەدەر لە ماڵەکانی دیکە هەموو لایەکمان گەنج و پیر و منداڵ
بە تایبەت منداڵ کە لە سەرەتای ڕای بێنی بۆی کە ببەخشێت. والله زیاتر هەستەکەم و زیاتر بیشکێت و سەر دایک و باوکەکە بەس ئێمەش وەکو چۆن لە مامۆستاکان بەردەوام باس دەکەین مەسەن چیرۆکێکە بێ شتێکە بێت چکە مناڵ هەمان ئەزانین بۆ هۆی چیرۆکەوە یا بۆی شتێکەوە کە لە مێشکێ زیاتر ئەچەسپێت ئەوە توانی بۆی باس بکەیت کە مەسەن بەخشین ماڵ بە بەخشین کەم ناکات بۆی باس بکەیت بۆی بگەڕێتەوە چیرۆکی کەسێکی بۆ بگەڕێتەوە وای لێ بکەیت کە مەسەن ڕەمەزان هەستی برسێتی لا دروستە بێ بڵێ مناڵ هەیە ئەسڵن نان نییە بیخوا بۆ شێوازی تۆیە بەردەوامی وای لێکە هەستی بەخشین و هەستی بەخشین یانی لە خواردنا بێت هەر شتێکا بێت و مناڵەیە زیاکات بۆ یانی ئەو ڕێکارانە بگرێتە بەر هەم دایک و باوکەکەش مەسەن خۆیان ڕۆژانە پێ بڵێ مەسەن ڕۆژانەکە کۆ بکەرەوە تۆ مەسەن ئەم مانگە 500,000 بەخشم دوای 30,000 ئەمەیە چوسام شتێکی لەو بابەتە ئەرکەکە زیاتر توانین بکەوێتەوە سەر دایک و باوکەکە. ئێوە دەستگاکەتان کێ سەپۆرتیەکە هەموو دەستگایەک لەوانەیە گەر کەمێکیش بپێویستی بە بابەتی مادی وانە هەبێت ئێوە کێ سەپۆرتانەکە کێ یارمەتیتان دەدات؟ وڵی زیاتر خێرخوازە ئەڕۆ بەڕێوە دەستگای ڕۆشنبیری نوێری حکمە پێم هەبێ ینی وەکو چۆنڵی شوێنێکی خێرخوازی بەرامبەرە قوتابەکان لە ئێمانە ئێستا شتێکی زۆر ڕەمزی و پارێکی زۆر کەمیان کە هیچ نیانی شانی بەسکردنیش نە ئەویش زۆرنی کات بخواین سەرفێکن و مەسەن مەزەمەیەکیان بۆ پرینسەکەی وەرەقەوە مرەکە بچوزام لە شتێکە بۆیان بەکارهێنی تۆ شتێک نێ بڵێ مامۆستاکان بڕێک پارە وەرەگرن مانگانە یا شتێکی وای ئەگەر پێداویستێکی گەورەتریشە بێت لایەن خێرخوازانەوە داوی نەکرد. ڕۆژخگارخان پێش بەرنامەکە مەژە شتێکی جوان ناکا بەڕێستان هەم خوێندکارن لەوێ هەم مامۆستاشن دەرسەڵێنەوە تا چەند کارتان کردووە لە دەستگای نووری حکمەیە کە کەسانی پەروەردەیی پێک بێنن کە کاتێک ئەم زانستانیان خوێن بتوان لێ بیڵێنەوە و ببنە هۆکارێک بووی کە قوتابیان زیاتر سوودیان لە بینین ئەو کاتە لاچێ کەسانی زیاتریش ڕوو لە سەنتەرەکەی ئێوە بکەن و بیانەوە فێر ببن. بەڵێ وڵات زۆر ڕاستە و زۆر زۆرورانی کاتێکە ئەسڵەن شتەکەش کە وایە ها کە چیتە ناویەوە قورئانەکە مەسەن تەجویدەکە کە شیرینی ئیمانەکە چوە دڵتەوە کە شیرینی شوێنەکە و تەڵەبی عیلمەکە چوە دڵتەوە حەزی لێ بوو ناتوانانی وازی لێ بهێنی ئێمە زۆرنی مامۆستاکانمان هەمیان لێوێت تەلەبە بوون پێش چەند ساڵێک پێش وازم 2007 بەڵێ 2007 ئێمە لە سیسا دامەزراوە مەسەن 2007 من خۆم تەلەبە بووم لەوێت تا ئەم ساڵم 1-2 ساڵە لەوێت توانم الحەمدلله مامۆستا دەرسم وتۆتەوە زۆرنی مامۆستاکانیشمان بوو شێوازن ئینشاڵڵا تەلەبەشمان هەیە لی چاڕەیەکین کە ساڵێکە 2 ساڵێکە تەلەبەی بینە دەسویشتوانێ جیلێکی کەمان بۆ پەروەردە بکە. بابینەوە سەر کرۆکی بابەتەکەمان ڕێخستنی کاتەکانی گەنجان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا گەنجێک بێوێت لە مانگە پیرۆزە دەرچەنە دەڕۆژێکمان ماوە بەڵام لەم دەڕۆژەشدا چی بکە بووی کە کاتەکانی ڕێخوات و زۆربەی کاتەکانی بە شەو ڕۆژە بە عیبادەت و بە فێربوون لە تەجوید و قورئانی پیرۆزەوە بەسەر بەرێت. ئێوە ئەگەر گەنجێک بێت ڕۆژانە ڕوو لە دەستگاکە تام کات ڕۆژانە کراوەیە یان چۆنی ئەگەر بێ پەیوەندی بە ئێوە بکات. ئێمە وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بڵین بەشەکانمان جیاوازە مەسەن ئێمە مناڵان من زیاتر ئێستا ڕۆژی هەینی لەوین لەبەرەوەی هادەوامیان هەیە زۆرنیان ڕۆژی هەینی لێن بەس ڕۆژەکانی کەش مامۆستایکی لێە تەلەبێتری لێ شەمان دەرسی تایە یەکشەمان دەرسیە زۆرنی ڕۆژەکان دەرسی جۆرا و جۆری تایە مەش دەرفەتێکە ینی بەجددی ئێستا بیانوو نەماوە بۆ فێر نەبوون بیانوو نەماوە دەستگای ڕۆشنبیری حکمە جۆڵێ بیانەکەی بڕیون ڕێخستنی کاتەکانیش ئاینی شداین لە گەنجانە وتما کاتەکە زۆر بە فیڕۆچێت تۆ تەمەنێکە هەیە ئەڵێن تەمەن ناگەڕێتەوە تەمەنێکی گەنجیە تاقەیەکی زۆر هەیە توانای فێربوونی زۆر هەیە ئەتوانی زۆر زیاتر لەوەی ئەگەر ئیرادەت هەبێ ئەگەر هەروە جگەلەوەی کە ئیرادە هەیە هەوڵیشی بۆ بێگومان ئەتوانی زۆر شت فێر بی ئەسڵەن لە داهاتوە سوود بە کەسانی کەش بگەێنی مەسەن ئەم ڕۆژانە هەواڵی زۆر ئەبین مەسەن مناڵەکەی 12 ساڵە 13 ساڵە فلان جوز قورئانی پیرۆزی لەبەرە یا ئەسڵەن لە ماوەی ساڵێکا گەنجێکە هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردوکە لەوەچێ هەنێکمان هەن نەزانین بە جوانی بیشی خوێنینەوە کاتە ئەگەر ئێمە تەنها بە ڕێکخستنی کاتەکانمان تەنها بە وەرگرتنی دەرفەتەکان ئەتوانین زۆر بەباشی توانامان بەکار بهێنین لە شتێکە کە سوودی دنیا و دوا ڕۆژیشمان تیاە. ڕۆڵی خێزانەکان کاردانەوەیان کاتێک گەنج ئەنێرن بۆ دەستگای وەکو نووری حکمە بەڕاستی لێ ئەمینن و ئەسڵەن پێشیان خۆشە زۆر جارەها تەشجیعێکن ئەوەی تر خێزانەکان پێشبینیان چۆنە کاتێک گەنجەکانیان دەنێرنە ئەوێ ئالی ئەمینن دڵخۆشن پابندن بەو کاتانی کە ئێوە بۆیان دانێن. وڵا بێگومان جا ئێستەمەمان لاتە مەسەن تەلەڤیزیۆن لە ماڵەوە کە شتێک نەکە ئەکسەر تەلەفۆنمان بۆکەن دایک باوکەکە ئەڵێت خۆ ئەم هەفتەی باسی ئەو شتیان بۆ کاتە خۆشیان هاوکارن لەگەڵ بزەوت خۆشیان هاوکار مەسەن تەلەڤیزیۆن لەو چ مناڵ بێ هاتووزێ لە نوێژوشتا سار بێ لە ڕۆژەکەی زۆر تااقەتی نەبێ خۆ مامۆستام هەفتەی باسی فڵان شتیان بۆ بکەین مەش زیاتر لەگەڵ دایک و باوکانەکانە کە کۆنتاکتمان هەبێ لەگەڵیانە پەیوەندی بەردەواممان هەبێ چۆن لە دەردی مناڵەکان تێبگەین تا بتوانین چارەسەری
یەکجارێکی بۆ بدۆزینەوە ئەو زۆر مهمە دایک و باوکان پاڵپشتی بەردەوامیان هەبێ مەسەن نەڵێ مناڵەکەم گوناحت خوا با هەڵی نەسێنم ساعت 7:30 لەسێنی بۆ مەکتەب بەس مەسەن بۆ نوێژی بیانی هەڵی نەسێنێ و مناڵە سارد ئەبێتەوە ئەسڵەن هەڵی گروستەکەم میشەوێتەوە بەخوری چکە من چەنێک لەگەڵی بڵام لەوەکو هەفتەی ڕۆژێک لای منە چەند کاتژمێرێک لای منە بەڵام بەردەوام لەگەڵ دایک و باوکیەتی لە ماڵەوەی کاتە کاریگەری دایک و باوک زۆر کاتان تاوا کاری ئێوەن ئەگەر ئێوە بێت و نەسیحەتیان بکەن ئامۆژگاریان بکەن بەڵام لە ماڵەوە هەڵنەسێەوە گوتی بۆ نوێژی بیانیەکە ئەو کاتە وەکوە هیچتان نەکردوڵاتر تر کاتە پشتگیری دایک و باوکەکە هیواداری خێزانەکان زیاتر گرنگی بدەن بۆ بابەتانە زۆر باشە مامۆستا ڕۆژگار دوا پەیامت چییە بۆ گەنجان بۆ ئەوانەی کە دەیانێت زیاتر بێنە ناو ئاینی پیرۆزی ئیسلام و ئاشنا بن بە بابەتە ئیسلامیەکان و بە فێربوون لە قورآنی پیرۆزدا زۆر سپاس وڵاوکو کۆتا پێیان ئەوی کە ئینشاءڵڵا ئەم 10 ڕۆژەش بەکەم نەزانین ئەگەر 20 ڕۆژەشمان ڕۆشتووە بەم 10 ڕۆژە توانین زۆر شت بکەین ئەم 10 ڕۆژە واز لە مۆبایل بین ئەم 10 ڕۆژە لە مۆبایل بین ڕۆڵا ئەم 10 ڕۆژە لانی کەم کەمی بکەین چکە بەجددی بۆ بە شتێکی ضروری باوەڕ ناکەم کەسمان ڕۆژانە بڵێ وڵا هیچ سەیری ناکەم بۆ بە شتێکی ضروری ناتوانین وازی لێ بهێنین بەڵام توانین کەمی بکەینەوە یا لانی کەم کە بەکاریشمان هێنا لە شتێکە بەکاربێنین سوودی لێ بینین ئێمە بەڕێوەبین نەک ئەو بەڕێوەمان کاتەکانمان بات چکە هاکە گرتە بەدەستەوە بەجددی نازانین لە خۆتەوە کات ئەوڕا زۆر نەوانانی بەسەرمان هاتووە بۆ نیو ساعت 20 دقیقەی بەدەستەوە کاتەکەت ئەوڕا بۆیە ئەم 10 ڕۆژەش دەرفەتە شەوەکانی قەدرمان لە پێشە کە زانێک ئەو دەشەوە گرنگەکانی چۆنڵی ساڵەکەن دەشەوە گەورەکەی ساڵەکەن کەواتە بە دوعاکردن بە پەرستشەکان بە نوێژی تەراویح و نوێژی جەماعەت و ئاعتیکاف ومانەوە لە مزگەوت بەسەری بەرین ئینشاءڵڵا خۆی گەورە بکاتە قەڵغانێک بۆمان لەو دنیاە واروە ببێتە مایلی خۆشببوونی تەوانەکانمان زۆر خۆشحاڵی خات و ڕۆژگارکەیتمانامی خات و ڕۆژگار تۆفیق مامۆستا لە دەستگای نووری حیکمە لە سێ سادق خۆشحاڵ بووین کە لەم کاتەوە لە سێ سادقەوە هاتەوە بۆ ئێرە خۆشحاڵ بووین بەڵا زان و خۆشەویستان پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەو کەسی کە لە خورمایەک دەبەخشێتە ڕۆژوانێک و ڕۆژۆکەی پێدەشکێنێت خێر و چاکەی ئەو کەسی کە بە ڕۆژوە دێت بۆ کەسی کە خورماکەی پێبەخشیوە بەبێ ئەوەی لە خێر و چاکەی و لە خێر و چاکەی ئەو مسلمانەی کە بە ڕۆژوو بۆ کەم بێتەوە بەڵام چ بگابەوەی کە مسلمانانێکگەن کە سوپاس بەخوا خوا پێداون ئێوارە خوانێک بۆ مسلمانانی بە ڕۆژەوان دەکەنەوە دەبێت خێر و پاداشتی ئەوانە چی بێت لە شارەزوو ئێوارە خوانێک بۆ مسلمانانی ڕۆژوان کراوەتەوە پێکەوە بینەری بابەتێک دەبین لەو بارەیەوە الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسی ڕۆژەوانێک تێر بکە ئیفتار و بەربانگی بۆ بکە خوای پەروەردگار خێر و پاداشتی ئەو ڕۆژەی بۆ ئەنووسێ لە پاداشتی ڕۆژوانەکەش کەم ناکە سێر فەزلی خوای گەورە میهرەبانی خوای پەروەردگار بۆیە بەڕاستی ئەمەش چەند مسڵمانی خوارزایان باتەوە بەرنامەیان دانابوو کە لە مزگەوت خوانێک بۆ ڕۆژوانانە خزمەتی میوانەکانی ماڵی خوای گەورە بکەن
خزمەتی ڕۆژوانان بکەن هەمووانش ئەجریان دەستکەوێ هەم دڵی ئەم مسلمانان و بەتایبەتی ئەو گەنج و مناڵانیش خۆش بنەوە هۆکارەکەی بریتی بوو لەوە. طبعا بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی خۆشی و فەراحەتە بۆ مسلمانان دڵخۆشیە بۆ مسلمانان خەڵکی دایمە دەست و دڵی کراوەیە یعنی پارەکانی داناوە لەسەر دەستی بۆ خەرجکردن سپاس بۆ خوا ئیسە من وەکو خۆم لەبەرەوە مجاور و خادممانە لە مزگەوتەکە هەچی پێویستێکیان بوێ بۆ قەزەی بەربانگوانە بە منەڵێن زیاتر جاری وا هەیە 30 کارتۆن ئاو هاتۆ نازەم کێهێنایەتی یعنی ئەمە سوپاسی خوای گەورە خەڵ ئەوەنە دڵ کراوەیە ئەوەنە دڵخۆشە بەو مەسەلانە کاتێکە زانی مەسەڵەن 5-6 کارتۆن خورما هاتۆ کەس نازانێت کێ هێنایەتی جاری وایە پێڵین کاکە وەڵی ئاو مێنن یام خورما مێنن زۆرە با خەسار نەبێ یعنی ئەمە هەمووی دڵخۆشیە سوپاس بۆ خوا. خۆشەویستان لە تەوەری دووەمدا لەگەڵتان بەردەوام دەبین باس لە خۆ ئامادەکردن دەکەین بۆ شەوانی لەیلەتول قەدر کە دەشەوی ئاخیری مانگی ڕەمەزان و خێر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە. ئەمڕۆ مامۆستا لێرە میوان و دەپرسین چۆن ئەو شەوانە بقۆزینەوە بۆ ئەوەی زۆرترین عیبادەتی تێدا بکەین ئەجر و پاداشتی ئەو شەوە چیە چۆن بتوانین کاتەکانمان بەسەر بەرین و باشترین عیبادەت لەو شەوانەیە کە دەکرێت چ شتێکە کۆمەڵێک ڕێنمایی و بابەتمان لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین لەبارەیەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵای تەفسیر زانای ئاینی. مامۆستا گیان بەخێر بێی خۆشحاڵم بابەت دەبوونێت دادا هۆنیە بەخێر مامۆستا گیان گرنگی شەوانی قەدر مامۆستا لە چیدایە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. صلاة ورحمة خوای پەروەردگار بڕژێ بەسەر جەنابیشتانە خوای گەورە جەزای خێرتان بداتەوە ماندوو نەبن خوای پەروەردگار بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ خوای پەروەردگار تەوفیقمان بداکەوە بتوانین ئەم شەوانەی کە لە پێشمانن ئەم ڕۆژانی کەماون بە جوانترین شێوە ببینە سەر بە تایبەتی شەوەکانیان. دیارەوەکو جەنابیشتان ئاماژەتان پێکرد ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان زۆر پیرۆز و مبارەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە داخڵی ئەم دەشەوە دەبوو ئەحیا اللەیلە واتە شەوەکانی زیندوو دەکردەوە بە زیکر و یادی خوای پەروەردگار و ئەیقەظ ئەهلە و هەروەها ماڵ و مناڵەکانیشی هەڵەساند و خێزانەکانی بەخەبەر هێنا تاوەکو ئەوانیش بەخەبەر بن وشد المئزرە وشد المئزرە واتە خۆی گورج ئەکردەوە بۆ عیبادەتکردن کە دیارە ئەم دەشەوە عیبادەتکردن تایدا خێرێکی زۆر زۆری هەیە و بە تایبەتی کەوا شەوێکی تایە شەوی لەیلەتول قەدر کە زۆر پڕخێر و بەرەکەتە بۆیە جێ خۆیەتی ئێمە موسڵمانیش ئەم دەشەوەی کە لە پێشمانە کە چەند شەوێکی کە بە خزمەتی دەگەین زۆر زیکر و یادی خوای پەروەردگاری تیا بکەین و هەروەها قورئانی زۆر تیا بخوێنین و پاشان شەو نوێژی زۆر تیا بکەین واتە بە قیام بە پێوە زۆر بۆستین لەو شەوەدا. زۆر باشە مامۆستا ئەگەر باز لە مانای قەدر بکەی ماناکەی لە چیەوە هاتووە بۆچی پێی دەوترێت قەدر؟ بەڵێ طبعا سەبارەت بە شەوی لەیلەتول قەدر
ئەوە هەر سوورەتێکی قورئانی پیرۆزی لەسەر خی پەروەردگار سوورەتێکی بەو ناوە ناو بە ناوی قەدر هەر لە ئەوەڵی ئەوە تا کۆتایی شەرباسی ئەو شەومان بۆ دەکات خی پەروەردگارە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر ئێمە هێناومانەتە خوارەوە قورئانی پیرۆز لە شەوێکی پڕڕێزە قەدر بە معنای ڕێز بە معنای شەرەف جاخوای پەروەردگار بۆ گەورەی ئەوە دەفەرمێ وما ئەدراکە وما ئەدراکە کە لە قورئانە بۆ سەرنجدان و گرنگی ئەو شتەیە وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر خێری لە 1000 مانگ زیاترە جا 1000 مانگ چەندێکەکە ئەگەر ئێمە کۆڵێ بە حسابی هین بیکەین زەڕ و تەقسیمی بکەین 83 ساڵ و 4 مانگەکە بەڵام زانایانە فەرمون نا ئەو ئەلفە هەزارە کە بەکار هاتووە عەرەب بۆ شتی مالانیهایە بەکاریان هێناوە بۆ نمونە خوای پەروەردگار کە لە کاتێکا لە سوورەتی ئەلبەقەرە باسی جوولەکانەکە فەرمێ يود أحدهم لو يعمر 1000 سنة 1000 سنة ونيا 1000 صار جدرا فرمي 1000 مان يعني دهر هموي أو نخير وبركته زوري هي هل وش قرآن بيروز هل خوي جودة فرميت زياترة زياترة ل1000 خوي أفرمي زور جوانا جا أجر 83 سال و 4 مانگا كشبيه خو تمني كي من أجاته 83 سال و 4 مانگ بەیەک شەو ئێمە دەستمان کەوێ ئەمە دیارە ڕەحمەتێکی خوای پەروەردگارە بۆ ئێمە بۆیە من لێرەوە دەڵێم بە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەو شەوە لە پێشمانە با هەمومان خۆمانی بۆ ئامادە بکەین کە خێری لە 1000 مانگ زیاترە خەیر من 1000 شهر بەڵێ مامۆستا کاتێک باز لە قەدر دەکەین یەکسەر دەڵێن ئایا ڕۆژێک دیاری کراوە بۆ لێلتول قەدر و لێلتول قەدر لە هەموو ساڵێکدایە چۆن بتوانین ئەو شەومان بەنسیب بێت و بە عیبادەت و پەرستش بیبێنە سەر طبعا لێلتول قەدر ڕەئی ڕاجح ئەوەیە بەهێز ئەوەیە کەوا لە هەموو ساڵێکدایە و لە مانگی ڕەمەزانایە و بە تایبەتتر لەم دەشەوەی ئەخیردایە واتوانین بڵێن لە شەوە تاکەکان زیاتر یاکو سەحابە سوێندی لەسەر خواردووە فەرمێ شەوی 27 بەڵام ئێمە شەوێک تایبەت نەکەین باشە بۆچی چونکە تۆ هەر بڵێ شەوی 27 چێڵێ ئەو ساڵێ ئێمە ڕۆژێکمان لێ نەخواردو یا ڕۆژێ پێش نەکەوتین ئەو یاوێ 28 یاوێ 26 بۆیە چاک وایە دەشەوەکە هەمووی ئێمە عیبادەتی خوای پەروەردگاری تیا بکەین و هەروەها شەو نوێژ و قورئان خوێندنی زۆرمان تیایدا هەبێ ئەویان باشترە ئەوە کۆڵێ مسۆگەرترە بین ئەو کاتە ئەجینا شەوی لەیلەتول قەدر لە هەموو ساڵێکایە و لە ڕەمەزاندا و لە دەشەوی کۆتاییەت زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه و آله ئاماژەی پێکرد مامۆستا لەم دەشەوەدا بابەتێکی دیکە هەیە پێ دەوتری ئەکتیکاف ئەمە چۆنیەوە بەس چێ لەم ئەکتیکافە وشەی ئەکتیکاف یعنی مانەوە بەدیار شتێکەوە جا ئەکتیکاف جا شتەکە وەکو ئەڵێ چاک بێ یا خراپ بێ بۆ ئەڵێن چاک بێ یا خراپ بێ چونکە لە قورئانە وەکو لایەنە لۆغەویەکەی وا باس کراوە بۆ نمونە ئیبراهیم بە باوکی و بە قەومەکەی ئەڵێ ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون ئەم بتانە چین کە ئێوە بە دیاریانەوە دانیشتون و شەون و خونیان بە دیارەوەکەن وەنیە کەواتە ئیعتیکاف یعنی مانەوە بە دیار شتێکەوە ئەمە لە ڕووی لۆغەوە بەڵام لە ڕووی شەرعەوە ئیعتیکاف یعنی مانەوە لە مزگەوتە بە مەبەستی ڕەزامەندی خوای پەروەردگار بە مەبەستی ئەوەی کە خۆت نزیکیتەوە لە خوای پەروەردگار لە مزگەوت تابێت عەرسەکەم ئینشاءالله جا ئەم ئیعتیکافە لە پێش پێغەمبەری خواشە صلی الله علیه و سلم کراوە ئیبراهیم و ئیسماعیل خوای پەروەردگارە فەرمێ وطهر بيتي للطائفين والعاكفين والركع السجود ماڵەکەی من پاک بکەنەوە بۆچێ بۆ ئەوانی کە تەواف دەکەن بۆ ئەوانی کە ئیعتیکافەکەن کەواتە ئیعتیکاف پێش ئیسلامیش کراوە و مەڕیەمیش عەلەیهی السەلام بە هەمان شێوە ئیعتیکافی کردووە فاتەخەذت من دونهم حیجابا خۆی دوورخستۆتەوە خەریکی عیبادەت و بەندایەتی خوای پەروەردگار بووە کەواتە ئیعتیکاف لە ڕووی شەرعیەوە دەبێ بەڵێ لە مزگەوتا بێ بە بەڵگەی چی خوای گەورە فەرمێ ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد كواتا اعتكاف بريتي لو عبادتي کە دەمێنیتەوە لە مزگەوت بە مەبەستی نزیک بوونەوە لە خوای پەروەردگار دیارە بەندایەتی خوای پەروەردگار مامۆستا هەر دەبێت لەو دەشەوەیە بێت یاخود لە کۆتایی مانگی ڕەمەزاندا بکرێت ئەنجامدانی ئەم پەرستشە چۆنە
سەبارەت بە ئاعتیکاف لەم دەشەوەیە خێری زۆرترە ئەگینا لە غەیری ڕەمەزانیش ئەتوانی بەبێ ڕۆژوش ئەتوانی بەڵگەمان چییە کە ئێمە وا دەڵێن ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمی من نەزرم کردبوو کەوا شەوێک لە مەسجد الحرام ئیعتیکاف بکەم جا ئەمەی بۆ پێغەمبەری خوا باس کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمی دەی وەفات هەبێ بەو نەزرە واتە ئیعتیکافەکەت بکە کە ئەم بڕیارەوە ئەم نەزرەی لە کەیا کردووە لە سەردەمی جەهالەتا بووە بەڵام ئەم نەزرەی شتێکی جوان بووە شتێکی باش بووە ئەمێنمەوە لە مەسجد الحرام فەرمێتی وەفات هەبێ بە نەزرەکە و هەروەها ئەو نەزرەی کە بڕیارت داوە شەوێک بمێنیتەوە لە مەسجد الحرام بمێنەرەوە جا بۆیە بەبێ ڕەمەزانیش ئەکرێ و ئەشکرێ مەسەڵەی تۆ بڵێ ئەم شەوەی ئەعتیکافەکەم تەنها شەوێ یا تەنها ڕۆژێ ئەوە زۆر ئاساییە و هەروە دروستە مامۆستا سوودی ئەم ئەعتیکافە چییە و پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم چۆن کردوویەتی ئایا ئەویش لە دەشەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ یاخود لە کاتی تریشە ئەنجامی داوە بەڵێ طبعا ئیعتیکاف عیبادەتێکی گەورەیە ئیعتیکاف یعنی چی یعنی خۆداڕنین لە دنیا و ڕووکردنە خوای پەروەردگار واسێنان لە دنیا ڕووکردن بۆ لای خوای پەروەردگار بۆیە جێ خۆیەتی ئینسانەکان ئولفەت نەگرن بە شتێکەوە ئێستێمە عادەتمان وایە شەوان دەخەوین و ڕۆژ بەخەبەرین چەقەی چێکە بە لە ساڵێکە دەشە و ئێمە بەخەبەر بین بۆ خوای پەروەردگار چونکە ئەم دەشەوە زۆر گەورەیە و زۆر پیرۆزە و شەوێکی تایە خەیر من ئەلفی شەهر بۆیە سوودی ئاعتیکاف ئەوەیە کەوا تۆ هەڵ ئەسی بە گۆڕانکاری لە خۆتە ئەوەی کە ئولفەتت پێوە گرتووە هەموو شەوێ بخەوی ئەم دەشەوە ناخەوم ئەی بۆ ناخەوی لەبەر خاتری خوای پەروەردگار ناخەوم لەبەر خاتری ئەو فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمیێتی ئەحیا اللەیلە شەوی بە زیندوی گرتووە و خێزانەکانی هەڵسانەوە بە خەبەری هێناون و خۆی گورس کردوتەوە بۆ عیبادەت من چاو لە پێغەمبەری خوا ئاکەم صلی الله عليه وسلم بۆیە ئەم دەشەوە تەمرینکردنە لەسەر عیبادەت ئێمە پێنج فەرزە نوێژ دەکەین بەڵام ئەم پێنج فەرزە لەوانەیە هەمووی سەعاتێکمان پێ بچێگە لە مزگەوتیشا بە ئەنجامی بگەێنین بەڵام ئەم شەوانە فێرمانەکە ئەم شەوە هەموویە عیبادەتە کە تۆڵێ ئاعتیکافەکەم بۆیە لێرەوە ڕۆکەمە هەموو خوشک و برایانەی کە ئاعتیکافەکەن و ئەمێنەوە لە مزگەوتە تۆ کە ئەو ناوت لە خۆناوە یاڕی ئەم شەوە ئاعتیکافەکەم ئەبێ کاکەواز لە قسەی دنیایی بێنی ئەبێ واز لە مۆبایلەکەت بێنی ئەبێ واز لە خەڵوەتە ئاماکریا خود من زۆر جا بیستومە لە مزگەوتەکانە چەند کەسێک نزیک بە 5-6 گەنج حوت گەنج پێکەوە ئەیکەن ئایامە دروستە وڵاتر وکۆڵێ ئەوکو عەرزم کردی ئەتوانی نیەتی شەوێکی لێ بێن یان نیەتی ڕۆژێکی لێ بەس مهمەیە کە تۆ ناوی ئاعتیکاف لێ ناواز لە شتی دنیایی بێنە خەریکی عیبادەت بە بۆیە ئەمە تەمرینکردنە لەسەر عیبادەت بۆی زیاتر عیبادەتی خوای پەروەردگار بکەی پاشان پەیوەست بوونی دڵە بە مزگەوتەوە یعنی ئێمە ئەچینە مزگەوتەوە خواخوامانە زوو قامەت کرد و بینە دەرەوە بەڵام ئێستا ئەوە سەعاتێ نییە دوان نییە سیان نییە ڕۆژێ نییەوانی کە دە ڕۆژەکەکەنەوە خێرێکی زۆریان دەسەکرد دیارە ڕۆژێ نییە دوو نییە هەر لەو مزگەوتە هەیەن و ئەچن ئەمە مزگەوتیان بەلاوە خۆشەویستە بێ دیکە مزگەوتیشە بەلاوە خۆشەویست بوو دڵێ بە مزگەوتەوە وابەستە بوو لەو جەماعەتی و لەو تاقمەی کە لە ژێر عەرشی خوای پەروەردگارە کەواتە سوودێکی زۆر زۆر گەورەی هەیە کە پەیوەستت ئەکا بە مزگەوتەوە پاشان بینەرانی بەڕێز بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێک گوێتان لە دەنگمانە یعنی ئێمە دڵەکانمان زۆر بێتاقەت هێزە زۆر ناڕەحەتین زۆر قەلەقین سێری هەرچیەکەکەی هەر خەفەت و مەراق و ناڕەحەتیە شەڕ لە چوار دەورە ئەم دەشەوە ئەم ئاعتیکافە ئەبێتە مای ئارامبوونەوەی دڵەکان چونکە ئێمە زیکری خواکەین دیکە زیکری خوا و کرد دڵە ئارامە بێتە خوای گەورە فەرمێ ئەلا بذكر الله تطمئن القلوب الذين آمنوا وعملوا الصالحات بدوای فەرمێ ئەلا بذكر الله تطمئن القلوب بە زیکر و یادی خوای پەروەردگار دڵەکان ئارام ئەبنەوە و هەروەها ئیمانمان زیاد ئەبێت و پاشان نزیک ئەبینەوە لە خوای پەروەردگار بەهۆی ئەو ئاعتیکافەوە کە دەیکەین کاتە مامۆستاتوانین ئەم دەشەوەی کۆتایی مسلمانان سوودی لێ وەربگرن هەم بۆ ئاعتیکاف هەم ئینشاءالله شەوی لەیلة القەدریشیان بەنسیب بێت و خێر و پاداشتەکەیان بۆ وەرگیرێت ڕاستە نیشانی دینداریشە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێ شەوی ليلة القدر
بەوەی باوەڕی پێی هەبێت و چاوەڕانی ئەو پاداشتانە بکە کە خوای پەروەردگار بۆی داناوە غفر له ما تقدم من ذنبه خوای گەورە لە گوناهی ڕابردووی خۆشە بێ ئەمە بۆ ڕەمەزان و ئافەرمێ بەڵام لێرە بەس بۆ لەیلەتول القەدر ئەم لەفزە هەیە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه جاء فرمي من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه براستي جي خويتي إيمي مسلمان اهتمامك زور بدين بەم شەوانە و بە تایبەتی بە شەوە تاکەکان بەندایەتی چاکی تیا بکەین شەو نوێش باشترین کارە تیا بکەین دوعا زۆر بکەین اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا ئەو دوعاە قورئان زۆر بخوێنین ذکر زۆر بکەین بۆ ئەمانە باسەکەین لەبەرەوەی ئینسان لەوانەیە هەر نەتوانێت هەر بە پێوە خەریکی شەو نوێژ بێ لەمیان هیلاک بووی ئەویان بکە لەمیان هیلاک بووی ئەویان بکە فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب زۆر بەش مامۆستا بەدەر لە شەوانی لەیلەتول القەدر ئەم دەشوی کۆتایی زۆرێک لە مسلمانان ئێستا وای لێ هاتووە کە شەوان هەر ناخەون تا پاشێو ڕاست تا چەند گرنگە خۆمان سەر قاڵکەین بە عیبادەت و بە پەرستش وە بە تەواوەتی ئامادەکاریەک لە ناخماندا لە خودی خۆمانە هەبێت بۆ ئەم شەوە پیرۆزانە وەڵاهی کاکە دانیار مەسەلەی عیبادەت وەکوڵێت تۆزێ زەختیەوێ لە خۆت یعنی تۆ سێرکە قورئانەکە بگرە بەدەستە و خەریکی قورئان خوێندن بە جزئێ خوێنی 3 ساعاتەکە بکە 9 ساعات ڕۆشتەوە یا 40 دقیقە ڕۆشتەوە کات ناڕوا لە عیبادەتە یعنی پڕبەرەکەتە بەڵام مۆبایلەکە بگرە بەدەستەوە سیرەکەی ساعاتە ساعات و نیوە ڕۆشت و نازانی سەیری چی و کردووە هەر نازانیگە بە دوای چیشە ئاگەڕێ خۆت بۆیە جێ خۆیەتی من کاڵم ئەوەی کە ئولفەتمان پێگرتەوە لێلا بدەین خۆمان فێرکەین چۆن ئەتوانین واز لە مۆبایلەکە بین باوەڕکە ئێسەوامان لێ هاتووە هەر گەنج نایمار هجوومەکەین لەسەر گەنجەکان مەلا ژوای لێ هاتووە خەڵکی تریش وای لێ هاتووە هەمووی وای لێ هاتووە ئەم مۆبایلی لێ بسەنە ئەڵێ شتێکی زۆر زەروری لەدەست داوە مامۆستا هەرچی تەوەرمان هەبێ گۆشەیە گەر باسی مۆبایل و تەکنۆلۆژیا بکەین لە گۆشەی تەوەری یەکەمیشماندار باز ینی شتەکان ئەبەسرایەوە بە تەکنۆلۆژیا و بە کاتگرتن بۆی مۆبایل و تەکنۆلۆژیاوە بەڕاستی دیبە ئێمە ئەگەڕێنی اعتیکافەکەین اعتیکاف یعنی خۆمان داماڵین لە دنیا خۆمە شتێکی دنیوی و ئەوەیە ڕاستە ئەگە بۆ شتێکی چاک بەکارێنی زەخت لە خۆ کە بڵێ 5 دقیقە زیاتر نایڵم بەدەستمەوە بێ بزان ناتوانانی خۆت ڕابێنە دەی بە ئەم دەشەوە بکەین بۆیە جێ خۆیەتی بەڕاستی و کۆڵێ ئەو مۆبایلە و ئەو شتانەی تر کە کاتمان لێ ئەگرێ لە قورئان خوێندن لە شەو نوێژ لە زیکر وازان لێبێنین و جارە شەوانێکی کەمیشن بۆ نمونەیە لە سەعات 12 شەو زیاتر خەڵکە چێتە مزگەوت تاوەکو 2 و 3 سەعاتێکە بەس ئەگەر خۆ یەکلا بکەیتەوە بۆ نوێژ و قورئان و زیکر وەڵڵاهی زۆر ئاسوودابی زۆر دڵێکی ئارامت ئەبێ و ئەجر و پاداشتێکی زۆریش دەستەکەوێ جێخۆیەتی ئێمەش بزانین ئایا ئەم نەفسەمان ئەتوانین ڕامبێنین ئەم دەشەوە واز لە مۆبایل بێنین با بڵێن مۆبایل سوگەزە بۆ بە نەخۆشی هەموو مامۆستا ئەم دەشەوە ئایا لە مزگەوتەکان بەڕێ بکەین یاخود لە ماڵەکانی خۆشمان ناگەر نەمانتوانین بچینە مزگەوت هەر ئەم شەوانە زیندوو بکەینەوە وەکو باسی لە عیبادەتەکانیش کرد وەکو ڕۆژە و نوێژ و ئەمانە هەمووی خێری هەیە ئایا بەخشین لە لەیلەتول القەدرە هەمان ئەو ئەجری هەیە کە چەندین بەرامبەر عیبادەتەکانی ترە هاوشانە لەگەڵ ئەو هەشتا ئەوە ساڵەیە بەتاکید هەر ئەویش بە هەمان شێوە ئەو ئەجر و پاداشتەی هەیە هەر چاکەیە کە بکەی لەو شەوەدا بەڵام دادەهۆنیا بەڕاستی مەسلەی ئەو شەوە شەوی لەیلەتول القەدر ئینسان وەکوڵێ زۆر ئیهتیمامی پێ بدا زۆر گرنگی پێ بدا لەوەی کە زیاتر شەو نوێژ و دوعا و زیکری تیادا بکە ئەنجا فەرمووت لە ماڵە یاخود لە مزگەوتە ئەگەر بەو مەبەستە بێت کە تۆ بتەوێ ئەوەی سونەتەکە زیندوو بکەیتەوە هەر دەشە و دە ڕۆژەکە لە مزگەوت نەیتە دەرەوە ئەو دیارە لە مزگەوتە چاکە اعتیکاف لە مزگەوتە هاکرێ بێوە بەڵگەی کەوتمان وأنتم عاكفون في المساجد کە لە مزگەوتە بێت بەڵام ئەگەر کەسێکیش بۆی نەکرا و بۆی نەگونجا لە مزگەوتە بمێنێتەوە هەیە ئافرەتان مناڵیان هەیە ناتوان بخوان و مناڵەکان با بۆ خۆی لە ماڵ خۆیان خەریکی عیبادەت بێ هیچ گرفتێکی نییە و ئەجر و پاداشی خۆشی دەسەکەوێ ئینشاءڵڵە زۆر باش مامۆستا باسی لە خوشکان کرد ئایا دەگونجێت و ڕێگە پێدرا و خوشکان لە مزگەوتە شەوانی لەیلەتول القەدر زیندوو بکەنەوە پێویستە چۆن مامەڵە بکەن لەو شەوانەدا زۆر جار لێوە دەکەن کە خوشکان لەوانێ زۆر قسە بکەن زۆر بابەتی دیکە و تا چەند گرنگە لەم شەوانەدا خۆیان سەر قاڵ بکەن بە عیبادەت و پەرستشەوە
وڵا بۆ ئەوانش دیارە دینی خی پەروەردگار بۆ پیاوان و ئافرەتانە ئەوانش دەتوانن لە مزگەوتا بۆ خۆیان بمێن و خەریکە عیبادەت بن چۆن بە پیاو دەڵێن قسەمەکە بەژنی شەڕڵێن قسەمەکە چۆن بە پیاوانەڵێن و گەنجەکانڵێن با مۆبایلمان پێنەبێ ئافرەتانیش بە هەمان شێوە جا دیارە کە ئەوانش قساکەن حەق نییە و قساناڵدن بۆ کاتێکی تر یعنی یەکتر یاد خەنەوە ئەو پەڕی دڵسۆزیە خوشکێ بە خوشکەکەی خۆی بڵێ گەویستی قسە بکە بڵێ بۆ دوای بۆ ڕۆژی کە بۆ دوای جەژن ئاوای پێ بڵێ دیارە برایانیش هەر بۆ شێوە بڵێن مامۆستا ئەو پەرستشانی کە لەو شانەدا ئەنجام دەدرێ تەنها نوێژ و ڕۆژ و هەمویان یەک ئەجر و پاداشتیان گەوریان هەیە یاخود چی پەرستشێک باشترە کە بیکەین چی ذکرێک باشترە کە بڵێن لەو شانەدا و پێی زیندوو بکەینەوە باشترین شت بریتە لە شەو نوێژکردن یعنی نوێژێکی دوور و درێژ بکەین ئەمە باشترین شتە قورئانی زۆریش تێدا بەڵێ قورئانی کایماڵین ینی قیام بە پێوە زۆر بوەستی من قامە لەیلەة القەدر قامە لەیلەة القەدر بە پێوە وەستان کەواتە لە نوێژەکەیە قورئانی زۆر تیادا بخوێنی پاشان وەکو عەرزم کردی ئێمە لەوانێ فێری ئەوە نەبین کە چەند سەعاتێ بە پێوە بوەستین و شەو نوێژ بکەین وانە ئەومان چەندێک بۆ کرا زەخت لە خۆمان بکەین بابیکەین بەڵام ئەگەر زانیمانی تر وەکوڵێ خەیاڵمان ئەڕوایە لەزەتی لێ نابینین دانیشە دوعا بکە ئەنجا لە دوای دوعا مەسەڵێن سێرەکەی ماندووبی لە دوعا ذیکر کە ئەنجا فکر بیرکردنەوە زۆر چاکە من ئەڵێم ئەم دەشەوە چۆن ساڵانە شتێکمان هەیە و کۆڵە پێوترێت زەکات لە ماڵەکەمان دەریکەین ئەم دەشەوەش ئاوادانین بۆ مەحاسەبەی نەفسی خۆمان ئەرێ ئێمە تا ئێستا چیمان کردو بۆ ئیسلام چه خزمەتێکمان کردووە چی بکەین لە داهاتووە یعنی و کۆڵی مراجعەیەکی نەفسی خۆمان بکەینەوە لەم دەشەوەیە ئەوەش کارێکی پیرۆز و چاکە ماوەسا لەم دەشەوە و هەر لە تەواوی ڕەمەزاندا تا چەند گرنگە مسلمانان ئاشتەوایی تەبایی لە نێوانیاندا هەبێت جوان وەڵا بە تاکید ئەوەش خاڵێکی زۆر گرنگە حتا لە یەکێک لە سەحابەکان ئەفەرمێ لە ئەعتیکافا بوو دوای یەکێک هات وەکو بڵێ ئیشێکی پێی بوو کارێکی پێ بوو ئەویش چوو لەگەڵ یا چۆ دەرەوە وازی لە ئەعتیکافەکەیمە دوای وەکو یەکێ پێ بڵێ باشە تۆ لە ئەعتیکافا بوو بۆ چیتە دەرەوە نەوزانی لەبیرە چۆ تینەوەڵا لەبیرم نەسەدەوە بەسەوە خێری زۆرترە کە چوون بەدەم ئەوە لەبەرو ئێمە هەندێک شت هەیە کە ئەگەر دڵزویریەک هەیە لە بینی خۆمان و دایک و باوکمانە لە بینی خوشک و براکان لە بینی دراوسەکان لە بینی کەسەکان یعنی تۆ ئەعتیکافەکەی تۆ مێنیتەوە معقول نییە دڵێ بغض و کینەی تیابێ بەرامبەر ئەم دراوسێت بەرامبەر ئەم دایکت بەرامبەر ئەم خوشک و برایە بەرامبەر ئەم هاوڕێت لەبەرو جێ ئەوەیە کە لەگەڵ ئەو کەسانەدا بەڕاستی دەست لە ملانبی و هەروەها ئاشتەواییت هەبێ نەوەک حقد و بغض و کینە لە دڵتا هەبێت و خەریکی ئەعتیکافی تۆڵی خۆم یەکلای کردەوە بۆخوا دەی خوا پێتە فەرمێ با بغض و کینە لە دڵتا نەبێت زۆر ڕاست مامۆستا هەر سەبارەت بە ئەعتیکاف دەبێت چی نەکرێت لەو شەوەدا ئایا نابێت مەسەرەن لەگەڵ کەسا قسە بکە یان کەسێک دێتە مەسەرەن ئەو ژووری کە تۆ خەڵوەتە تێدا بەستووە چۆنێتی مامەڵەکردنی چۆن نییە ئاساییە قسەکردن وەکوڵێ قسەیە کە ضرورەت بێ خۆ ئینسان ناتوانێت قسە نەکە وانە یا قسەی خێر بۆ من هەڵەیە کە بینی کەم و کوڕێگە جاری وایە هەندێ وتار لە مزگەوتەکانە هەیە بۆ ڕێنماییکردن ئەوانە شتێکی پیرۆز و چاکە بەس هەمووی نەبێ بە وتار ئەن مەجای ئەو خەڵکە بن قورئان بخوێنێ مەسەڵەن ساڵانی زووا بوو لە مزگەوتەکانە ئەم وتارێکی ئەو وتارێکی ئەو وتارێکی ئەمیان بە وتار ئیدی ئەمە مەجای ئەو خەڵکە نایی بینی خۆی و خوا ڕازی خۆی بکە بۆیە ئەگەر ڕێنماییەکە بێ و قسەیەکە بێ کە ماڵێن قسە نەکرێ و کەمترین قسە مەبەستمان ئەوە نیە هەر کەڕوڵاڵیش بین زۆر دەکات کە دەبێت ئیلانا بیلا هەر خەریکی عیبادەت و نەیتە دەرەوە نەنەق هەندێک قسەی خێری شەکرێ ڕوویەکی خۆشی شەکرێ بۆ جا تۆ یەکێک سەلامی لێ بکات و مۆڕێکی لێ بکەیت مڵێ خەریکی قورئان خوێندن قورئان خوێندنە تۆیکی کاکە بێ ڕوت خۆش بێ خۆ ڕووخۆشیش لە دینەوەیە وانە یعنی ئێمە کە باس ئەەکەین ئەڵێن خۆت داڕنی لە دنیا و خەریکی عیبادەت بی خۆوانش هەر خێرن کە تۆ ڕوویەکی خۆشت هەبێ بەرامبەرێکی زەردەخەنەیە کە دەبێ مناڵێ شتێ نازانێت دەستبێنی بەسەر یا قسەیەکی بۆ بکەی ئەمانە هەمووی شتی باش و چاکەکانن بۆ ئەو نمونەی هێنایە من چۆتە دەرەوە بۆ دەری ئەعتیکافەکە وەلی ئێمە خێری زۆرترە چونکە پێغەمبەری خوا فەرمێ گەرەی پێداویستی برایەکی خۆی جێبەجێ بکە لە ئەعتیکاف باشتر لەم مزگەوتە لە مزگەوتەکەی مەدینەیە مەکەش کە لە کاتێکا نوێژێکی ئەم بە 100,000 نوێژێکی ئەو
بازار مامۆستا وەک دەزای ئاینی ئیسلام ئاینی هەموو چین و توێژ و تەمەنەکانە تا چەندێک گرنگە لە شەوانی لەیلقەدرە هەمومان ڕوو لە مزگەوتەکان بگەین بۆ نمونە منداڵەکان ئەگەر تەمەنێکی گونجایان هەبێ لەگەڵ خۆمانابی بێن بۆی فێری ئەو پەرستشە بن یان کەسانی بەتەمەن ئەگەر نەیانتوانی هەر بە دانیشتنەوە بەشداری قیام اللەیلەکان بکەن بۆ ئەوی ئەو شەوانە بەسەر بکەنەوە. بەڕاستی دینی خوای پەروەردگار هەر لە سەرەتاوە کە هاتووە هەر دینی تاقمێ نەبووە هەری گەنج نەبووە. ئەگەر سێری ئەو کەسانەشکەین کە باوەڕیان هێناوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمە چەش نەبوون. خەڵکی زۆر بەتەمەنی تیا بووە، خەڵکی گەنجی تیا بووە، خەڵکی وەکۆڵێ بەتەمەنی تیا بووە، ئەنواعی تیا بووە. لەبەرەوە مزگەوتی جوانە هەمە چەش نەبێ. مزگەوتێک ئەگەر هەمووی گەنج بێ هەر لە خۆتەوە نوعێکە بەلاتەوە. هەمووشی هەر پیر بێ هەر نا وەنیە بەڵکو وا خۆشە مناڵ گەنج و هەروەها ئافرەتان بە هەموو تەمەنەکانیانەوە هەمویان لە مزگەوتەکان خڕبوون بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مناسبە گەورەکانە بۆ نمونە لە نوێژی جەژنە ئەمری کردووە هەمووی بێت مناڵ بێت ئافرەتان بێن هەمویان بێن خەریکی ئەو پەرستشە بن. بۆیە شەوی لەیلەتول قەدریش بەڕاستی جێ خۆیەتی لە مزگەوتەکان ئاوادان بکەینەوە بە پیرەکانمان بە گەنجەکانمان بە هەموو چی مامۆستا هەر ئەو کۆبوونەوە بۆ خۆی جۆرێکە لە ئاشتەوایی و کاتێک ئەم کەسانە بێک و کۆ دەبوونەوە لەبەر خوای گەورە و عیبادەت ئەنجام دەدەن لەو شەوەیە. ڕاستە خوای گەورە هەموو لایەکمان مۆفەقکە کە بتوانین ئینشاءڵڵا ئەم شەوانەی کە لە پێشمانە بە جوانترین شێوە بەڕێیان کەین خوای پەروەردگار لە خێر و بەرەکەتی ئەو شەوە بێبەشمان نەکا بەشدار بین لەو خێرە گەورەی. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵای تەفسیر زانایانی مامۆستایان زۆر بەخێر بێن. خوای گەورە ئێوەش سەرکەوتووکە تۆ کاکە دانیار دادەهۆنیا کە ئێوەمان ئاسانە کاری خۆتانەکەن لەم کەناڵەوە و دیارە ئەم کەناڵە و کەناڵەکانی تریش کە خزمەتەکەن بە دینی ئیسلام ئەوە ئینشاڵڵا ئەجر و پاداشتێکی زۆرتانەیە. ئێوەش ماندوومە بنجۆمە دەنەقسی هەندێک خەڵک بڵێن ئەمانە هەر خەریکی خۆ دەرخستنوانن چونکە ئەوش زۆر پێویستە کە لێرەوە خەڵکانێکی زۆر ئیسیفادە ئەکەن لەو میوانانەکەیان لەو وتارانی کە پێشکەشەکرێن. خوای پەروەردگار پایدارتان کا و سەرکەوتوو بن ئینشاڵڵا. خۆشحاڵبین بۆ وتەکانە زۆر سپاس بۆ ئامادەبوونە. بەڵێ خۆشەویستان بابەتێکی ترمان هەیە کە ئێوارەخوانێکە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین بابێکەوە بینەری و بابەتە بین پێکەوە بینەبین. بڵێ ئێستا لەو سەردەمە دەبینین خەڵکانێک لە زۆر شوێن کە جیهانی ئیسلامیشی پێدەگوترێ یعنی حکومڕانن فەرمانڕەوان خۆشیان بە موسڵمان دەزانن دەسەڵاتدارن حکومڕانی میلەتێکی موسڵمانیش دەکەن بەڵام بە جۆرەها شێوە ئەزیەتیان دەدەن ئێش و ئازاریان دەدەن دەیان چەوسێنەوە محرومیان دەکەن بێبەشیان دەکەن فەسلیان دەکەن تەعینیان ناکەن تەقاعودیان ناکەن مافی خۆیان پێنادەن یعنی تەنانەت لەسەر ئینتیمای دینی لەسەر ئینتیمای ینی مەزهەبی لەسەر ئینتیمای حیزبی ئازاریان دەدەن کەچی خۆشیان بە ینی دیموکراتی خواست دەزانن بە دروشم باس لە مافی مرۆڤ و ئازادی ژیان و هاوڵاتی بوون و مافەکانی ئینسان دەکەن. پێغەمبەر خودای عەلەیه الصەلاة وەسەلام بژیتن ثەلاثەة لا تُرَدُّ دعاؤهم سێ کەسێک هەن دعاوە نایێتە زڤڕاندن ئەبەدەن یەکیشوان کیشکە والصائم حتى يفطر إنسان روجيگر حتى كو وقت فطر خود كاتن البرهند جلي برايا چند دعاء كأم دكين بخوش شهري كشها آمين كيف كاتن بلكي آمين ما قبل بيتن خد تعالى خيرها من بيستن. اللهم يا ربنا ويا سيدنا يا مولانا يا سميع الدعاء يا ذا المن والعطاء يا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين اللهم اغفر لنا وارحمنا. خلينا نرى
ئەمڕۆ ئەنجومەنی شێخانی کۆمەڵی دادگەری کوردستان هەستاین خوانێکمان ساز کرد بۆ 100 کەسی لە توێژنەکانی دەڤەرەکەمان لە مەڵبەندی هەولێر دەوروبەر ئامادە بوو و بە ئامادەبوونی مەڵبەندی دهۆک و هەروەها چەند هەژارێک و ئەوانەمان هەموو ئامادەکە جەماعەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دعوەتمان کردەوەنیش لێرە ئامادە بوون الحەمدوللا زۆر بەڕێک و پێکی خوانەکە کرا. ئیمڕۆ وەکو ئەنجومەنی شێخانی کۆمەڵی دادگەری کوردستان هەستان بە سازکردنی سمینار و کۆڕێک بۆ مامۆستا شوان ڕابەر و مامۆستا عەبدوستار تەمەر کە تێدا ئەندام و لایەنگرانی خۆمان بەشدار بوون و لایەنەکانی دیکەش ئەلحەمدولیلا دوای ئەوە توانیمان بەربانگ و خوانێکیش ئامادە بکەین کە تێدا زیاتر لە 100 نەفەر بەشدار بوون لە ئەندام و لایەنگران و چینی هەژارەکان. بەشێکی زۆر لە شار و شارشەکان لە باشووری کوردستاندا کۆمەڵێک گەنج هەن کە لەسەر شەقامەکان و لەسەر ئەو شوێنانەی کە ڕێبواران تێدا تێدەپەڕن خورما یاخود ئاو دابش دەکەن بەسەر ڕۆژواناندا بۆی کە لەو سادەدا ڕۆژەکانیان پێبشکن دیارە ژەمە پاداشتێکی گەورەی هەیە لەو بارەیە چەند دیمەنێکمان هەیە لە شارە زوور کۆمەڵێک گەنج سەرقاڵی ئەو کارن پێکەوە بینەریان دەبین. و بۆ چەند ساڵێکی ڕابردوو خەریکین بە فەزلی خوا ئاو خورما تەوزیعەکەین لە جووت سایدی سلێمانی بۆ دەربەندی خان و جارێکی تر مانگی ڕەمەزان هەروەکو عادەتی ساڵان هات بوو بە میوانی ماڵان و هاتەوە لەگەڵ خۆیدا کۆمەڵێک میهر و ڕەحمەت و خەرمانی پڕ بەرەکەت و هانا بۆ ڕۆحی شەکەت و شەماڵێکی شەفەقەتی خودای هێنا و هاتەوە تا لەبەر تافگەی زیویدا پێش ئەوەی بمان شۆرن بمان شۆرێ و هاتەوە تا کاڵای خەوی گۆشەگیریمان لێدا بڕوێ و بمان گۆڕێ و هاتەوە یادی بەدر و شەوی قەدر و شەپۆلی نور تا هەمومان لە خوار و ژوور نزیک و دوور کارنامەی تیا خاوێن بکەین وەکو بلور ئەوسا بڕۆین بەرەو حزۆر دەیبار ڕێگەی پڕکەند و کۆسپی نێوانمان لەگەڵ خوادا پاکەینەوە شوشەی پەنجەرەکانی دڵ چاکەینەوە گوناهمان گەر بە لێ شاو بێ وەکو کەفی سەری ئاو بێ مادەم بەدڵ پەشیمان بین کڕیاری کاڵای ئیمان بین دڵنیا بین عەفو دەکا چونکە هەر خۆی بانگمان دەکا وەتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون. ئێمە ڕێکخراوی خەندەی بێنەوەین لە قەزای شارە زوور ماوەی 6 ساڵە بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز ئاو خورما دابەشەکەین بەسەر ڕێبواران و شۆفێرانی سەر ڕێگەی زەڕایەن دەربەنی خان ئامان جێم کارەمان خزمەتکردنە بە ڕۆژەوانانی خۆشەویست و وەرگرتنی پاداشتێکی خوای ئینشەڵڵا سوپاس بۆ خوای گەورە ساڵی پار و ئەم ساڵیش خێرخوازێکی بەڕێز کە حەزی نەکردو ناوی بڵێن ئاو خورمای بۆ دابین کردووی دڵمان خۆشە خەڵکیش هەڵوێستی باشە و دوعای خێرمان بۆکان
دەستخۆشی و هەندانێکی باشیان هەیە لەەن ئەوانە ئەوش ینی هاوکارێکی باشە بۆ ئێم بۆی بەردەوامێ مەجال نییە چارێکی نزم بێت بۆ سێوەش باشە. ڕەمەزان خۆی مانگی خێر و بەرەکەتە ئەم گەنجانش کە ئاساون بە بەخشینی ئاو خورما بەسەر شۆفێرانی ڕێگەی زەڕایان دەربەنی خان یان سلێمانی دەربەنی خان ئیشێکی زۆر پیرۆزەکەن دەست و چاویان خۆشی و لەشیان ساقی و بەڕاستی ئیشێکی خێرخوازانێ دەستخۆشی لەو کابراشەکەم کە سپۆنسەریانەکە و هیوادارم خێرخوازان زیاتر پاڵپشتیان کەن زیاتر هاوکاریان بکەن ئەم گەنجانش خۆنەویستانە لە خزمەتی هاوڵاتیانان. بەڕاستی جێگەی دەستخۆشیەوە خێر و پاداشتێکی ئەجگا زۆری هەیە و گەنجانە خۆیان بە ڕۆژوو لەوانەیە خۆیان هیلاک بن بەڵام هاتوون سەرقاڵن بۆ کارە پیرۆزەوە کە خۆی گەورە پاداشتێکی نەبراویان پێ ببەخشێت و نمونەیان زۆر بێت. بڵێ خۆشەویستان سەرجەم بڕگە بابەتەکانی ئەم شەومان پێشکەشکردین هیوادارین جێسوود و ڕەزامەندی ئێوە بێت و بەرنامەکەتان بەدڵ ببێ هەشاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ تاعەت و ڕۆژوو هەموو لایەکتان قبول بێت ئینشاڵڵات تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. خوش